مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داواکاری خەڵکی خورماڵی جێبەجێ کردو. فەرمانی بە وەزارەتی ناوخۆ کرد کە بە هەماهەنگی پارێزگای هەڵەبجە ڕێکارە کارگەڕیەکان بۆ بە قەزابوونی خورماڵ جێبەجێ بکرێت. کارێکی مێژوویان کرد کە بڕیاری بە قەزابوونی ئەم شارە، ئەم شارۆچکەیە، ئەم پایتەختە، ئەم شارە مێژوویە کە گوڵعانبەر بووە لە هەمومان پیرۆز بێ و ئەو فەرمانە دەربکرێت. جێ خۆیەتی سوپاسی ئەو لیژنەیە بکەین کە لیژنەیەکی ماندوون بۆ بە دوواداچوون بۆ هەوڵدان بە قەزابوونی شاری خورماڵ، قەزابوونی شارۆچکەی خورماڵ ماندوو بوون. قەزاکەی خورماڵ ڕووبێ ئەوانەی قۆڵ عەقلێ بە ئاوازە تایبەتەکەی خۆیان گۆرانی دەڵێت. گۆرانیەکەی تایبەتە بە دڵخۆشی بۆ بە قەزابوونی ناحیەی خورماڵ. باز لە خۆشحاڵی خەڵکەکە دەکات دوای بڕیاری بە قەزابوونی خورماڵ. بەڕاستی هەرچی خەڵکە دوێنی هەر شتێکی زۆر خۆشیە بەدەمیا شتی خۆشەڵێ ئینشاءالله شارەکەمان بەرەو پێشەوە ئەڕوا زۆر دڵخۆشین بە وەزعەکە دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت دەکەین ئینشاءالله شتی باشتر و شتی جوانتری بێ بەدوای ئینشاءالله. هەموو بازار پڕ لە شیرینیە و خۆشحاڵی لە ڕوخساری دانیشتوانی خورماڵ دەبینرێت. ئەمین یەکێکە لە ڕێخەرانی کەمپینی بە قەزابوونی خورماڵ. دڵخۆشە بە سەرکەوتنی کەمپینەکەیان. بەڕاستی لە دوای سەرکەوتنی کەمپینەکەمان و ئەمری بە قەزابوونی خورماڵ دەرچووە، ئێمە وەکو خەڵکی خورماڵ و چالاکوانان شیرینیمان دابەش کرد بە ناو خەڵکا وەکو دڵخۆشیەک وەکو ئەوەی کە ئێمە ماوەی ساڵێکە بەردەوامین لەسەرم کارە کە دوێنێ بە فەرمانی بەڕێز مەسرور بەرزانی کارەکەی ئێمە کۆتایی پێهات. ژمارەی دانیشتوانی خورماڵ 28,000 کەسە. 40 گوند سەر بە خورماڵن. لە نێو خورماڵ ژمارەیەک لەو گوندانەی سەربەم قەزایان شوێنی مێژوویی و ئاینی هەن کە دەکرێت بە گرنگی پێدانیان ببێتە داهات بۆ خەڵکی ناوچەکە. ئەوانیش مزگەوتی گەورەی خورماڵ و گەڕاوی خورماڵ و ئاوی گەنجان و قەڵای خان ئەحمەد خان لە گوندی زەڵم و زیندانی زوحاک لە گوندی نەوێ، سێرانگای ئەحمەد ئاوا و سەرچاوی زەڵم. خورماڵ لە ساڵی 1582 قەزایەکی سربەخۆ بوو بە ناوی گوڵعانبەر. 472 گوند سەربەم قەزایە بوون. هۆکاری سیاسی و کۆمەڵایەتی ڕێگر بوون لە بەردەم فراوان بوونی و کرایەوە بە ناحیە. لە کۆتاییدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خەونی دانیشتوانی خورماڵی بەدیهێنا و دووبارە بوویەوە بە قەزا و بۆ یەکەمین قەزا لە پارێزگای هەڵەبجە. ئەڤین عەتا، کوردستان 24 خورماڵ.